لە دوای بەڕێوەچوونی پرۆسەی ڕیفراندۆم کێشە سیاسی و ئابوووریەکان یاریێمی کوردستان پێناوەتە قۆناغێکی دژوارتر لە ڕابردوو. ئێستا جگە لە قەیران و کێشە ناوخۆیەکان، ناکۆچیەکانی نێوان هەرێم و بەغداد بربەستی گەورەی لە بەردەم پرۆسەی حکومڕانی هەرێمی کوردستاندا دروست کردووە. یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ تێپەڕاندنی ڕەوشەکە پێشنیاری کۆبوونەوەی باڵای پێنج لایەنە سەرەکیەکە دەکات. ئەتوانین لە ڕێگای تازەکردنەوەی یاخود زوندکردنەوەی کۆبوونەوە پێنج قۆڵیەکان کە لەمە جارێک تاقیمان کردوتەوە ئەمە زیندوو بکەینەوە لایەنەکان هەمیان بەرنامەیەک دابنێن لەو کۆبوونەوە پێنج قۆڵیانە ئەو کۆبوونەوەش گزارش لە ڕاو بۆچوونی هەموو لایەنەکان بکات. ئێمە پێنج لایەنی سەرەکیمان هەیە لەباتەوەی بۆچوونی جیاوازیان هەبێت و دەریشی نەبڕن یاخود کە دەریشی ببڕن بەرامبەرەکەی وەڵامی باتەوە. ئەتوان لەسەر مێزی گفتوکۆ کارێکی وا بکەن ئەو بۆچوونە جیاوازیانە کەم بێتەوە و یەک بەرنامە هەبێت و بە یەک بەرنامە بچن بۆ بەغدا. ئیترەمە ئەکەوێتە سەر شاندەکە چەند ئەو بەرنامەیە ئەو بەرنامەی پێ جێبەجێ ئەکرێت و ئەگەر شاندەکەش یان وەکو تاوکەری هەنگاوەکە کە پاشەوەی کۆبوونەوە پێنج قۆڵی کرا ئەمە پێنج کۆبوونەوەکە بڕیان لەسەر ئەوە بژدات کە شاندی داهاتوو نوێنەری حەزبەکانیشی تیابێت و ئەو شاندە کە ئەچێت بۆ ئەوێ هەوڵی جێبەجێکردنی بڕیارەکانی کۆبوونەوە پێنج قۆڵیەکان بدەن پێم وای ڕەنگە دەرفەتێکی باشتر بێت بۆ گەیشتن بە ڕێککەوتنیەکی باشتر لەگەڵ بەغدا جگە لەوەی کە ئەمە پەیامێکیشە ئەدرێتە بەغدا و عەبادی و هەموو حەزبەکان پەیامەکەش ئەوەیە ئێمە یەکڕیزین هاتوون بۆ ئاشتی هاتوون بۆ ڕێککەوتن. ڕیفراندۆمەکەی هەرێمی کوردستان قەیران و ناکۆچیە ناوخۆیەکانی قوڵتر کردەوە و دەرگایەکی نوێی بەڕووی ململانێ و ناکۆچیەکانی هەرێم و بەغدادا کردەوە. پارتی دیموکراتی کوردستان داوا دەکات لایەنە سیاسیەکانی هەرێم بە یەکگرتوویەوە بەرەنگاری کێشەکان ببنەوە. ڕەنگە ئەحداسەکانی ئۆکتۆبەر 16 ئۆکتۆبەر بەرەنجامی ناڕێکی نێوماڵی کورد بووە. بۆیە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر ضرورە هێزە سیاسیەکان بە خطابێکی مشتەرەک مواجهەی ئەو قەیران و تەحەدیانە بکەن کە لەسەر هەرێمی کوردستانەوە سەرجەمی هێزە نیشتمانیەکان مەسئولانەشان بنە بەردۆخی پڕقەیراناوی و سەختی هەرێمی کوردستان. لەگەڵ تێپەڕبوونی کاتدا تا دێت کێشە و قەیرانەکان قوڵتر دەبنەوە. لەسەر ئەو بنەمایە داوای کۆبوونەوەی بەپەلەی پێش لایەنە سەرەکیەکە دەکرێت وەک هەنگاوێک بۆ چارەسەرکردنی کێشە و قەیرانەکانی هەرێمی کوردستان. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.